سڵاوتان لێبێت زۆر خۆشحاڵم کە لە بەرنامەیەکی دیکەی ئەزمموی کوردستان ئەمڕۆ لەگەڵتانم. کاتژمێر نزیکی نوێی بەیانیە، میوانەکانم وا لە ڕێگەن و دەگەن. دەزانم میوانەکانم خەڵکی کوێن، خەڵکی دڵی کوردستانن. میوانەکانم خەڵکی کەرکووکن. خۆشتان دەزانن کە من کەرکووکی بوو. دەشزانین کەرکووک بە چ بارودۆخێکە تێ ئەپەڕێ و دەگوزارێ. حەزم کرد میوانەکانم لە کەرکووکەوە بهێنم بۆ کوردستان و بیان بم بۆ شارە کوردیەکان، ئەوش لەسەر داوای خۆیان. بۆیە ئەمڕۆ لە هەولێرەوە بەڕێ دەکەوین و دەچینە دهۆکی ڕەنگین و جوان. لەگەڵم بن چونکە چاوەڕێ میوانەکانم لێرە یەکتری ببینین و لێرە دێنە لای من من دەیان ناسم و هەم ئێوەش. بۆیە لەگەڵمان بەردەوام بن لە ئەزمموونێکی نوێی کوردستان ئەمڕۆ لەگەڵتان. یاهلەن وەسەهلەن. سڵاوتان لێبێت، خۆشحاڵ بووین. ئەمڕۆ گەشتێکی خۆش لە شارەکانی کوردستان ئەنجامەدەین. بە دڵنیاییەوە دەچمە دهۆک، ڕێگاوبانەکانی دەبینین. پێویستە ئەمڕۆ بە 3 زمان قسە بکەم. ئەچی 3 لغات. ئەبێ ئەمڕۆ بە 3 زمان قسە بکەم چونکە خەڵکی کەرکووک لە هەر سێنەتەوەکە پێک هاتوون. بۆیە ئەمڕۆ میوانەکانم کە ئێوەن هاتوون لە هەر سێنەتەوەکە لێرە لەگەڵمان. ئێوەش بەخێر هاتن سەرچاو. کەرکووک خەڵکندە تورکماندەوە. لە ناو کەرکووک نەتەوەی تورکمانیشمان هەیە. هەر بۆیە بە زمانی تورکمانی بە خێرهاتندان دەکەم. بەخێر بێن. و هیوادارم کا گەشتێکی خۆش بکەین بە یەکەوە ئەمڕۆ و لەگەڵم بەردەوام بن. ئێستاش بەڕێ ئەکەوین بەرەو دهۆک. گەیشتینە دهۆکی ڕەنگین و جوان، ئەو شوێنەی کە چای جوانی هەیە و هەروەها دیمەنی زۆر جوانی هەیە. دهۆکێکێکە لەو شارانەی کە ئەوەی بێتە هەرێمی کوردستان و بێت گەشت بکات، بێگومان ئەگەر کاتی هەبێت ئەوە دێتە دهۆکیش و سەردانی دهۆک دەکات. منیش ویستم میوانەکانم وەکو داوای خۆیان کە داوایان کردبوو بیان هێنمە دهۆک و دهۆک ببینن. ئێستا لە دەواازەی چوونە ژوورەوەی دهۆکین و میوانەکانم لەگەڵ منن. حەزەکەم لەگەڵیانشا کەمێک گفتوگۆ بکەم. هسه احنا وصلنا للدهوك ئێستا ئێمە گەیشتینە دهۆک، لە دەواازەی دهۆکین. بەر لە هەموو شتێک دەمانەوێت بتناسین، بزانین پیشە چییە، دواتر قسەی زیاتریشت لەگەڵ دەکەم. بعد أكثر حياتي أنا سعاد من كركوك. هیوام وا بوو بێمە دهۆک. دەیانگوت کەش و هەوای دهۆک زۆر خۆشە، خەڵکەکەی زۆر باشە، هەر بوویش بە تا مەزرۆ بووم کە بێمە دهۆک. خدا بتان پارێزێت، شتێکی زۆر خۆشە. يعني عجبني أجي. تمام. ئێمەش هەر لەسەر داواکاری ئێوە هاتین بۆ ئێرە. ئێوە داواتان کردبوو بێنە دهۆک. دهۆک یەکێکە لە شارە شاخاویەکان کەش و هەوایەکی زۆر خۆشی هەیە. جوا كلش حلو. هەموو شوێنەکانی خۆشن. من زمان يعجبني. ئێمە زۆر خۆشحاڵین کە بەهۆی هیواکەی تۆوە هاتینە ئێرە، توانیمان خواستەکەشت بەجێ بێنین. والله يعني فشي حلو يعني. تمام. تۆ لەبارەی دهۆک بیستوتە کە شوێنێکی كل المكانات حلوة. هەموو شوێنێک؟ هەموو شوێنێک هەرچی سێر دەکەم سەرنجم ڕادەکێشێت. جەماعەت دەبینە ناو شار و شوێنەکانی ناو دهۆکیان پێنیشان دەدەیت. دڵنیام ئێوە لە ڕێگە ماندوو بوون وایە؟ لا. نەخێر زۆر ماندوو نەبووین، ئێمە زۆر ئاسوودەین. گەشتەکەمان لێستاوە دەست پێ دەکات. وەک بینیتان گەشتەکەمان کە هاتینە ناو دهۆکەوەی تر لێرەوە دەست پێکە بۆی کە میوانەکانم بتوانن زیاتر لەگەڵما بدوێن و قسە بکەن ڕەنگە برسیان بێت بۆیە هاتین و لە خواردنگەیەکی دهۆک لاماندا دەشزانن کە خواردنەکانی دهۆک چەندە بەناوبانگە من زۆر بیستومە بەڵام نەم خواردووە با ئەمڕۆ لەگەڵ میوانەکانم ئەو خواردنە تایبەتە بخۆین
کە لە دهۆک بەناوبانگە بەمزەم ئەمان لیان بیستویانە ئەهلەن وەسەهلەن بیکم طبعا سڵاو لە ئێوە بەخێر بێن دوایەوەی کە گەیشتین هەڵبەت برسیتانە و لە ڕێگە ماندوو بوون حەزمان کرد بەیەکەوە نانێک بخۆین بەڵام چۆن دەمەوێت ئەو خواردنانەی کە لێرە هەن ئێوە تاقی بکەنەوە خواردنێکی خۆشە بەڵام دەمەوێت بچمە لای گروپەکەی ئەولا قسەیان لەگەڵ دەکەم و دەگەڕێمە لای ئێوەش ئەحچی وەگول لهم السالفة وأجيكم هاي جروب اللي قلت ئەمە ئەو گروپەیە کە لەگەڵیاندا دانیش پێویستە من جارێکی تر بەخێر هاتن تام بکەم چونکە لە دهۆکین بەخێر بێن بۆ دهۆک مرتلخ هناك بأربيل رحبت بكم بالطريق وسأرحب بكم بالدهوك احنا العراق ئێمەی عراقی زۆرمان حەز لە خواردنەوەیە لێرە خواردنێک هەیە نامەوێت ناوی بڵێم ئەمێ بزانم خۆتان بیستوتانە یاخود نا من ئێوەم هێناوەتە خواردنگەیەک لە خواردنگەکانی دهۆک بۆ ئەوەی ئەو خواردنە تاقی بکەنەوە هەرچەندە خواردنێکە کە گۆشتی تێدا ڕەنگە تاقیتان کرد بێتەوە بەڵام شێوازی لێنانی جیاوازە ئێوە هیچتان لەبارەی خواردنێکی تایبەت لێرە بیستووە بەڵێ بیستومانە لەبارەی خواردنێکی نامۆ بیستومانە ئەویش خواردنی قەلیەیە قەلیە بەڵێ زۆر باسی دەکەن و دەڵێن خواردنێکی زۆر خۆشە ئێمەش حەزمان کردم ڕۆ تاقی بکەینەوە تەواو تۆ ئەو خواردنانە دەخۆیت کە پێشتر تاقیت نەکردوتەوە بەڵێ گوتمان باشتێکی نامۆ تاقی بکەینەوە خواردنێکی نامۆ نییە وەک گوتم گۆشتی تێدایە بەڵام چۆنێتی لێنانەکەی جیاوازە غير نكهة وغير تاقی دەکەینەوە دەخۆین بزانین چۆنا دواتر ڕای خۆمان لەسەری دەڵێن رأينا طيبة لو لا تمام وأحب شوي نحكي بأكلات اللي تەواوە دەمەوێت هەندێک باسی خواردنەکانی کەرکووکم بۆ بکەیت چونکە من خەڵکی کەرکووکم دەزانم خواردنەکانی ئەوێت چۆنن بەس تۆ لە زاری تۆ بۆ بینەرەکان باسی بکە شنو من قومية العرب أني أعرف أكلات اللي بيها شوية دلێمیە ئێمە زۆر بۆ خواردنە بەناوبانگین ئەی دۆڵما دۆڵمە زیاتر هی تورکمانانەوە ئەوان بە دۆڵما بەناوبانگن ئەو جەماعەتەی ئەولا لەگەڵمانن تورکمانن لێیان دەپرسن السمك خواردنی ئێمە دلێمیە و ماسیە و عەرەب زیاتر بەوانە بەناوبانگە مزقوف بەڵێ ماسی برژاو بە تایبەتی لە ناو خەڵکی بەسرا الجنوب أكثر شيء للدليمية زۆر باشە ئێستا با تۆ زێک لە باسکردن لەبارەی خواردن دوور بکەومەوە کاتێک لە ڕێگە هاتی هەستت بەچی کرد کاتێک داهاتیتە دهۆک چ جیاوازێکت بینی والله فد شيء غريب بۆ من شتێکی غەریب بوو والله فرق يعني كلش شيء بەڕاستی جیاوازێکی گەورە هەیە لە ڕووی پاک و خاوێنی سەوزایی کەش و هەواکەی هەموو شتێکی جوانە چیاکانی وات هەموو شتێک بەڕاستی لە هەموو پارێزگاکانی دیکە جیاوازە سیستمەکەی واتە شتێکی جوانە ئێمە هاتینە ئێرە بۆ ئەوەی کاتێکی خۆش بەسەر ببین چونکە لە باشوور هیچ شوێنێکی وەک ئێرە خۆش نییە چیاکانی سەوزاییەکەی و سروشتەکەی هەمووی جوانە كلش حلوة تۆ باسی سیستەمت کرد تۆ بوونی ئەو سیستەمەی ئێرە بۆ چی دەگەڕێنیتەوە بۆ هەست دەکەیت کە سیستەمێک لێرە هەیە و لە شوێنی دیکە نییە هەر بەڕاستی هەمویان سیستماتیکن لە سلێمانی و هەولێر و دهۆک سیستمێکی لە سروش بەدەریان هەیە بەڵام ئێمە لە پارێزگاکانی دیکە هیچ سیستمێکی لەو شێوازەمان نییە هەموو شتێک هۆسەیە لە فەرمانگەکان هۆسەیە لە شەقامەکان هۆسەیە هیچ خزمەتگوزاریەک نییە هیچ شتێک نییە لێرە ئاو کارەبا پاک و خاوێنی ئێوە هەموو شتێکتان هەیە و هەموو شتێکیشتان بە سیستمە بەڵام ئێمە لە پارێزگاکانی دیکە ئەو سیستمەمان نییە بەردەوام دەبینی زۆربەی خەڵکی پارێزگاکانی باشوور ڕوو لە ئێرە دەکەن و کاتێکی خۆش لێرە بەسەر دەبەن و چێژ لە جوانی چیاو سەوزاییەکانی ئێرە دەبینن ئێستا دەچین و شوێنی زیاترتان پێنیشان دەدەم دەچینە شوێنی خۆش دەچینە چیا ئینشاءڵڵا دواتر کاتێکی خۆش بەسەر دەبێت هەر بەڕاستی کاتێک کەسێک دەچێتە شوێنێکی پاک و خاوێن و ڕێکوپێک چێژ وەردەگرێت الخضار اللي بيها ئەو سەوزاییەی کە لێرە هەیە کەشێکی پاک خەڵکی ماندوو کە دێت ئێرە دەحەسێتەوە إن شاء الله أبدا ما تتعبون ئینشاڵڵا هیچ کات ماندوو نەبن البرنامج تسلمي سپاس ئینشاڵڵا لەم بەرنمەیە کە ناوی ئەزمموی کوردستانە شارستانەتی کوردستانتان پێنیشان دەدەین نريد نشوفكم تجربة الكردستان والله حلوة التجربة لحد الآن والكل شيء موجود دەمانوێت هەموو شتێکتان پێ پیشان بدەین بەشکم ئەم ئەزممونە بگوازنەوە بۆ شوێنەکانی دیکە ينقل هاي التجربة هیوادارین هەموو پارێزگاکانی دیکە وەکو کوردستانی لێبێت واتە هیواخوازین پەنا بەخودا دوای هەڵبژاردنەکانی ئەمجارە دۆخی پارێزگاکانی دیکەش دەگۆڕێت و ئێرە چۆنە دەمانوێت هەموو پارێزگاکانی دیکی عێراقیش پەیڕەوی هەمان سیستم بکەن کێ حەز بۆ سیستەمە ناکات كل شيء زۆر باشە تەواو دەمەوێت بچمە لای گروپەکەی ئەولا لای ئەوانیش هەر بە باسکردنی خواردنەکان دەست بە گفتوگۆ دەکەم ئەچمە لای گروپەکەی تریش لەگەڵ کەوێ باسی خواردن و کە باسی گەشتەکەمانەکە لەگەڵم گروپەکەمان وەک وتم لە نەتەوەی جیاواز پێکاتەوە هەر وەک لە کەرکووک دەزانن کە هەموو نەتەوەکانی دیکە ئەژین جگە لە کورد لە تورکمان و عەرەب و ئاشووری ئێستا میوانەکانم لە ناو گەشتەکە لەگەڵ من بەشێکیشیان تورکمان Hoş geldiniz. بەخێر هات Yemeklerde söyledik biz orada, o grupta.
لەسەر مێزەکەی دیکە باسی خواردنمان کرد لەگەڵ بەڕێزیشت لەسەر هەمان بابەت گفتوگۆ دەکەم بەڵام سەبارەت بە خواردنە تورکمانیەکان کام خواردنانە بە خواردنی تورکمان ناسراون çıkmış. Türkmen bu yemekleri şey ediyor. پێشەکی من سوپاسانەکەم بۆم بانگێشتە زۆر خۆشحاڵین کە کوردستانە بینین کە شوێنێکی زۆر خۆشە و تا ئێستاش کاتێکی خۆشمان پێکەوە بەسەر بردووە زۆر چێژمان وەرگرتووە و سوپاسانەکەم سەبارەت بە خواردن و پرسیارەکەت هەر کات باسی خواردنی تورکمانیەکرێت یەکسەر بیر لە دۆڵماکەنەوە بەڵام وانە ئێمە تەنیا لە خواردنەکانمان بە دۆڵما بەناوبانگ نین بەڵکو شتی دیکەشمان هەیە کە تورکمان شارەزایەکی باشی لە دروستکردنی هەیە Ne yemeği meşhurdu yani? چین ئەو خواردنانە؟ Keleküpe bizler çok güzel bir keleküpe. سەروپێکی زۆر بەتام و چێژلێنین کفتە و گەلین بۆدوو Küfte. Tamam köfte de. Gelin budu. گەلین بودو چییە؟ Gelin budu pirinç. گەلین بودوو کفتەیەکە بە برنج دەکرێت Pirinç tane. ئێمە پێی دەڵێن کوبەی برنج Ha. بەڵێ ڕێگ وایە ئێمە بە تورکمانی پێی دەڵێن گەلین بودوو کفتە بە بڕێژ دروست دەکرێت پێی دەڵێن کفتە بەڵام ئەوەی بە برنج دەکرێت پێی دەوترێت گەلین بودوو Burada da çok yemekler var. Bir yemek var çok meşhurdur. لێرەش خواردنێک هەیە کە تایبەتە بەم ناوچەیە کە پێی دەوترێت قەلیە ئێستا لەو خواردنە دەخۆین و تاقی دەکەینەوە هیوادارم کە بەدڵتان بێت جیا لە باسی خواردن ئێستا کەمێک باسی گەشتەکەمان دەکەین کاتێک بەڕێکەوتن هەستت بە چی دەکرد هەست دەکرد جیاوازێک دەبینی لە ڕووی ڕێگاوبان و شارستانیەت Yolda, Hazarat'ta, Amar'da, Kürdistan'da olup. Yolda caddeler çok pek. لە هەمووی گرنگتر سەبارەت بە ڕێگاوبان تاسەمان نەبینی Bu tazadan خلاص oldu. لەناو شار بازنەی پۆلیس و هێزەمنیەکان دانراوە ئەمە زۆر گرنگە ڕاستە تەنیا لە هاتنە ژوورەوە بۆ کوردستان لە بازگەی هەولێر کاتی پێدەچێت بەڵام لەناو شار ئەوەی هاوشێوەی لە کەرکووک دەبینرێت لێرە نابینرێت Önemli bir şey bunu söyleyeyim ki bu aman. شتێک دەڵێم سەبارەت بۆ هاتنە ناوەوە کە دەڵی دەبێت چاوەڕوان بین تا لاری نەبوون وەرگین ئەو سەقامگیری و ئاسایشە ئەمنیە کە بۆ هاوڵاتیان لە هەرمی کوردستان فراهەم کراوە دەگەڕێتەوە بۆ ئەو چاودێریکردنە وردە ئیدی ناوشار پێویستی بە بازگە نابێت و سیمای شارستانیت بە شارەکە دیارە Ne fark gördünüz? Güzellik. Bura çok temizdi. Yani havası pekti. Allah buranı halk edip جوانی و پاکی و خاوێنی کەشێکی پاک سروشتێکی جوان من ئێرە بە پاک و خاوێنی شارەکانی تورکیا دەشوبهێنم benzedirem özüm. Buraydan Türkiye'ye yakın olduğunu ben çok giderim yani görmüşüm. Bir benzerlik var orta yerlerinde buraydan. Benziyor. Bir hanım geldi buraya. Söyledi ki ben Erbil'e, Kürdistan'a, Dubai'ye benzerim. Sen de خانمێکی دیکە لە ئەڵلقەی ڕابردوو کوردستانی بە دوبەی دەشوبهان تۆش بە تورکیا ئەو وڵاتانە کە دەیڵین وڵاتێکی پێشکەوتون ئەمە جێگەی خۆشحاڵیە Öge gitmiş. İnşallah ümit ederim ki beğensin. بەڵێ وایە زۆر جوانە لە ڕاستیدا ئێمە لە دەرەوەی دوهۆکەوە تێپەڕ بووین ئەمانەوێ ناو شارەکەش ببینین Bugün گەشتەکەمان بەردەوامە بێت ئیشەڵڵا بۆ شوێنی زۆر تایبەت و خۆش دەتان بم بە هیوان بەدڵتان بێت کاکدەریە لە نتەوەی کوردەکە لە گروپە گەشتیارەکەمان ئەمڕۆ لەگەڵمانە ئەچمە لای کاکدەریە لە گەشتەکە لە سەرتاوە کە لەگەڵمان بوویت و تا ئەم دەقەیەکە بەیەکەوەین و هێشتاش ماوە کە گەشتەکەمان کۆتایی پێبێت و بەردەوام بێت حەزەکەم بزانم کە وەکو کوردێک کە لە کەرکووک دانیشی دەیتە دوهۆک هەست بە چی ئەکەیت؟ ئەمە پێشەشی دەوە بڵین هەرمی کوردستان تایبەندی خۆی هەیە دوهۆک تایبەندی خۆی هەیە بە جوانی بە سروشتی بۆ هەوە جوانەی بۆ چیا جوانەی بۆ خەڵکەوەی پێشوازی زۆر جوان لەکە دەستی ڕۆستۆرانتێک دەستی شوێنێک دانشی بەڕاستی جێ شانازی هەر هەمویان پێمان خۆشە ئەم سامان لە بیر نەچێ دێتە سەر جادە و ڕێگەوبانی ئەو دوو ساڵی تازە کرایتەوە یعنی شتێکی تەوەقع ناکەیت لەم هەرێمە بەم کاتە کورتەتەوە بووە لەگەڵەوەشا کە بودجە نەبووە خۆزانی بەغا بودجەی بڕی بوو بەس هەر ئەوەدانی هەر بەردە ڕوویدا ڕاستەکەی بەس حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی احتیمامی داوە بۆ موزوعانە خزمەتگوزاریە زۆر چاشی هەیە تەوەقع ناکەین لەو شاری خۆمان ئەوە هەبێ وکەی دەگەین ئەو ڕادەیە نازانین یان مەبەستە شارەکان شاری کەرکووک مەبەست لە کەرکووک حەز دەکەین لە کەرکووک بۆ سلێمانی ئەو ڕێگای ئەوە بێ بۆ نمونە ئەو ڕێگایشی لاکە بۆیە دیتە ئێرە سرە وەزعی عێراقی بەڕاستی ئینسان ئاخیراگرێ یعنی نازانێت چۆن وەسفیکەی هەچەندی وەسفی دەکەی خلاص نابێ
کاک دەریا بەخۆم ببوورە بەخۆم ینی سیاحەت چەند شوێنم کردووە دۆڕی وڵاتش ینی ئەم شارانە وای لێ دەخەرێکە گەیتە ئەو مستەوای لەوە زیاترش هەر بەڕاستی ئەوە نەوەڵین مبالغەی لە مۆزوعەکە بکەین وەنیە باش کاک دەریا زۆرمان بیستۆ کە هەر کەسێک سەفەرەکات بۆ شارێک تایبەتمەندی خۆی سەش باست کرد دۆک تایبەتمەندی خۆی هەیە یەکێک لە تایبەتمەندیەکانی دۆک پاک و خاوێ نییە تۆ وەکو گەشتیارەکە ئەمڕۆ هاتوویتە ئێرە ئەو تایبەتمەندیە چۆنە بینی وایە پاک و تەمیزێکی زۆر هەیە خەڵک گرنگی داوە حکوومەت گرنگی داوە زۆر گرنگی داوە زۆر جوانە زۆر نایە تشتیوان نییە وەسف ناکرێ ئەوەی حکوومەت کە هیلاک بووە خزمەتی ئەو خەڵکی کردووە ناوڵێ بۆ حاڵی مەسەلەیەک ئەو واجب حکوومەتەیە بەسکە حکوومەتش ماندوو بوو خەڵکەش لێ رازیە بێ ئەوە لە هەموو جیهان لە هەموو شاری جیان وایە پێت ئەمە بۆ چی ئەگەڕێتەوە ئەگەرێتەوە بۆ حکوومەتی هەرێمی کورسان بە تایبەتی بە دەرەجە یەک جەنابی کاک مەسرور بە دەرەجە یەک هەر هەموویان یعنی تەقسیریان نەکردووە لە هیچ مۆزوعێکی لە هیچ وڵی کەم و کورتێک هەیە بەڕاستیت پێڵام یعنی ئێمە وەکو ئەو شاری خۆمان شاری کەرکووک لەو باوەڕم بەخەوی ئەوە زای دەبین بەمەرجە کەرکووک ئەو سەروەتەی هەیە ئەو نەوتەی هەیە بەس لۆ خەڵکی خۆی نییە ئەتوانین بڵێن بۆتە بەڵا لە جاتیوێتە مای خێر و خۆشی بۆتە بەڵا مشکلەی ئەو شارەی بۆیە وەزەکەی وایە و کەسی سوپای لێ نەکردووە بەس کوردستان کاکە تایبەندی خۆی هەیە ئینشاڵڵا هەر بە خۆشی مینێ ئینشاڵڵا هەر ئاوا دەگا کراوە بە هەموو خەڵکە لە هەموو کاتێک تنگانەیەش ئەو خەڵکە ڕووی لێرە کردووە بە حەقیقەت وەزای هاتووە ئەو خەڵکەی لە عێراق لە کەرکووکە بۆنەی داعشەوە بۆنەی هەر مۆزوعێک بێ بۆ دەزانی ئەو خەڵکە هەر ڕووی لێرە کردووە لە کوردستان هەمویان کۆکردەوە بەبێت جیاوازی ئەنجالەوە بزانە کە حکوومەتێکی نمونیە شانازی پێکەین لە هەموو کاتێکش ئەجا بەو هیوایە کە ڕۆژێک بەرنامەی ئەزمموی کوردستان لە ناو کەرکووک ببێت و ئینشاڵە لە ناو کەرکووک بێت و ئەنجا ئەزمموی کەرکووکە هاتۆتە سەر نەخشەی کوردستان و لە ناو نەخشەی کوردستان ئەو دەم ئەو ئەزمونە جوانی کە لە ناو هەرێمی کوردستان هەیە بگوازێتەوە بۆ کەرکووک کەرکووکیش بەشێ بێت لە کوردستان و لێش بەناڵە کەرکووک خۆشی خۆی هەبوو تایمەندی خۆی هەبوو ئیتر وەزای هاتە سەری وەزەشی شاڵەوەش کاتیە هەموو شارەکەش کەرکووک بە جوانی زمانەکانی جوانە سێ زمان چوار زمانی تێدایە هەموو کوبراژێن ئەوە لەبیر ناکرێ کوردستانش باوشی لە هەمویان کردووە ئەوەش بە هەمویان بۆتە باشی هەمێ کردەوە و کۆیان کردێتەوە و خزمەتگوزاریان وەکە ئەو خەڵکە لە هەموو کاتێک ئێمە قەرزداری کوردستانی لە سەرەتای پرۆگرامەکەمانەوە کە دەرچوین لە هەولێر ئەم میوانەمان داوای ئەوەی کردی بم بە شوێنە گەشتیارەکانم پێ بگەڕێنەوە بمسوڕێنە لەو ناوە ئەوەی هێنان بۆ ئێرە بۆ گەلی دوهۆک من بە کوردی وتم یەکەم جار کە سواری پاسەکە بووین ئەم میوانە وتی بم بەرە شوێنێکی خۆش شوێنێکی جوانم پێ نیشان بدا ئەوە دینی ئەماکە بەڵێ وایە بەڕاستی ئەمە یەکەم جارمە دێمە ئێرە و پێشتر هەرگیز نەمبینیوە تەنها لەبارەی جوانیەکەی و کەشوهەواکەی بیست بووم ئەوەی تۆ لەبارەیەوە بیستوتاوە ئەوەی ئێستا دەیبینی چ جیاوازێکی هەیە بەڵێ زۆر جوانە ئێرە گەلی دوهۆکە پێی دەڵێن گەلی دوهۆک خۆشترین شتی دوهۆک ئەوەیە کە شوێنە گەشتیارەکان لە ناو دوهۆکن پێویست ناکات بە شوێنێکی زۆر دوور بچیت بەڵێ لە ناو دوهۆکن دوور نییە تۆ چه هەستێکت بۆ ئەوە هەیە کە هەموو شوێنە گەشتیارەکان لە ناو دوهۆکن بەڕاستی زۆر جوانە هیوازارم بۆ هەمیشە لێرە بمێنینەوە زۆر جوانە کەش و هەواکەی خەڵکەکەی پاک و خاوێنی ڕێک و پێکیەکەی واتە هەموو شتێکی لە هەموو ڕوویەکەوە ڕاستە تۆ ئەم پاک و خاوێن و ڕێک و پێکیە بۆچی دەگەڕێنیتەوە هەر لە خۆیەوە ئێرە باکوورۆ لە مێژە لەبارەیەوە زانیومانەکە پاک و خاوێن و ڕێک و پێکە و پابەنجە هەموو شتێک ماشەڵڵا زۆر جوانە بەڕای تۆ هاوڵاتیان دەتوانن ئەمەزمونەی ئێرە بگوازنەوە بۆ شارەکانی دیکە بەڵێ بە دڵنیاییەوە من و ئەوانەی سەردانی ئێرە دەکەن و هەموو گەشتیارێکیش چۆن زانیم دەیگوازنەوە بۆمان دەیگەڕنەوە دەڵێن پاک و خاوێنی و ڕێک و پێکی هەیە لە کوردستان کەش و هەواکەی خۆش و ئارام هەموو شتێک سێرکە خات و سوعات تۆ گوتت خەڵکی دەتوانێت ئەو ئەزمونە بگازێتەوە بەڵام پندێک هەیە دەڵێت بە دەستێک چەپڵە لێ نادرێت پێویستە لایەنێکی دیکە هەبێت کاری لەگەڵ بکات تۆ چۆن ئەمە دەبینیت بەڕای تۆ پێویستە چ لایەنێک هەبێت ئەو ڕۆڵە لەگەڵ هاوڵاتیان بگەڕێت پێویستە هاوکاری هەبێت پێویستە هاوکاری لە هەموو ڕوویەکەوە هەبێت
ئێرە زۆر جوانە وێنشمان کرد. هاي بسيط أيوة. هێشتا ماوێتی بەردەوام دەبین شوێنی دیکە دەبینین تا شەودا دێت یەخەتان بەرنادەم هەموو دهۆکتان پێ دەکەم. زۆر سپاس هەر سەلامەت بیت. حبيبي تا پێم بکرێت و تا کاتم هەبێت ئەوە میوانەکانم لە هەموو دهۆک ئەسوڕێنمەوە یان گەڕێنم بە هەموو ئەو ناوچە گەشتیارانەی کە لە دهۆکەن چکە زۆریان لەسەر بیست بوو بەڵام نەیان بینیوە. ئێستا ئێمە لە بەنداوی دهۆکین بەنداوی دهۆک کەوتۆتە پشتی منەوە میوانەکانم کە سەرەتا هاتن تا کۆیانم کردەوە دایانم نیشان زۆری پێچوو چونکە هەر خەریکی وێنەگرتن بوون و حەزیان ناکرد دانیشتنش حەزمە کرد زیاتر گفتوگویان لەگەڵ بکەم لەگەڵ یەکێک لە میوانەکانم بەبێ بە زمانی عەرەبی قسە بکەم چونکە ئەو بە زمانی عەرەبی قساکات. لیگلت هەسە بالکوردی إنه أول ما أجينا من ئێستا بە کوردی گوتم سەرەتا کە هاتینە ئێرە گوتم ئێرە بەنداوی دهۆکە دەمەوێت لە ڕێگەی باسکردن بۆ تۆ بۆ هەمویان شرۆڤە بکەم کە ئێرە پێی دەگوترێت بەنداوی دهۆک هەروەها گوتم ئەوەندەی کاتم بەدەستەوە بێت و بەرنامەکە ڕێگەم پێ بدات هەوڵ دەدەم شوێنەکانی ناو شاری دهۆکتان پێنیشان بدەم چونکە ئێوە زۆرتان لەبارەوە زانیوە و بیستووە بەڵام نەتان بینیوە ئەو کاتێ ئێوە خەریکی وێنەگرتن بوون قسەمان کرد تۆ گوتت هەمیشە کوردستان لەگەڵ شارەکانی دیکە جیاوازە. حضرتك قلت كردستان دائما مختلف ويا غير مدن. ڕاستە. بۆم باس بکە بۆچی ئەو قسەیەت کرد؟ سروشتە جوانەکەی کە شوهەوات تایبەتەکەی مرۆڤەکانی جیاوازن واتە هەموو شتێکی کوردستان لەگەڵ شوێنەکانی دیکەی عێراق جیاوازن. تۆ ئەو جیاوازیە بۆچی دەگەڕێنیتەوە؟ ترجع للبشر اللي هم بيها داخل المدينة. بۆ مرۆڤانە دەگەڕێتەوە کە لێرە دەژین هیچ کەسێک شارەکان بەرەو پێش نابن تەنها مرۆڤەکان نەبێت واتە چەپڵە بەدەستێک لێ نادرێت پێویستە هەمومان شان بدەنە شانی یەک بۆ ئەوەی شارێک بەرەو پێشەوە بین یان ناوچەیەک بەرەو پێشەوە بین مرۆڤەکانی کوردستانیش لە ناوچەی خۆیان بەیەکەوە ناوچەکانیان بەرەو پێشەوە بردووە وێڕای ئەو هەموو فشارە لەسەریانە بەڵام پێشکەوتنیان زۆر کردووە. ئینشاءالله من خلال ئینشاءالله لە میانەی قسەکانمان جەنابەت گوتت لەو کاتێکا پۆلی دوی بنەڕەتی بوویتە تا ئێستا بەردەوام دێتە کوردستان ساڵ بە ساڵ وتروح وترجع وتروح ودەتشوفە دائما سنة عن سنة. پێشکەوتنی نوێت بینیوە هەر جارێک کە هاتوویت دەمەوێت پرسیاریەوەت لێ بکەم کە دوای ڕووداوەکانی 2023 پێویست بوو هەموو عێراق بگۆڕدرێت ئەو گۆڕانە لە هەموو عێراق بەدیکراوە یا تەنها لە کوردستان؟ هذا التغيير بكل العراق صار لو بس بالكردستان؟ لا بس بكردستان. بەڵێ تەنیا لە کوردستان پێشکەوتووە و گەشەسانیەکی زیاتری بەخۆیەوە بینیوە سیستەمێکی زیاتر جیاوازی هەیە لە سروشتی خۆیان زیاتر و زیاتر پێشکەوتون. قدم أكثر وأكثر. باشە ئێمە باسی سیستەم دەکەین لە هەموو شوێنێک هەر دەڵێن سیستەم. بەڵێ سیستەمی کوردستان لە هی هەموو ناوچەکانی دیکەی عێراق جیاوازترە. چ جیاوازەیەک لە ناو سیستەمەکاندا هەیە؟ تۆ وەک هاوڵاتێکی عێراقی سەردانی شوێنەکانی دیکەش دەکەیت چ جیاوازێک دەبێت؟ واتە لە ناوچەکانی دیکە سیستەمێکی کۆت و بەندکراو هەیە بەڵام لێرە سیستەمێکی کراوەیە هەموو کەسێک ئەو پەڕی ئازادی هەیە بەڵام ناوچەکانی دیکەی عێراق ئەوشتە نییە. ئەو ئازادی تۆ باسی دەکەیت هەز دەکەیت کە لە شارەکەت کەرکووک نییە؟ کەرکووک ماکو بەو شێوەی ئێرە نییە لەوێ کۆتوبەند کراوە. کۆتوبەند هەیە باشە تۆ سەیری پێیجی دهۆک دەکەیت و باسی ئەوەت کرد کە لەوێەوە وێنەکانت بینیوە ئێستا ڕاستیەکەی دەبینیت ئەوەی کە بینیت وەکو ڕاستەکە وایە ئەو ناسی يحكي بها لە واقع خۆشتر و جوانتر لە پێیج دیارە. أحلى من البيج اللي شفته. ئەمڕۆ لە سەرەتاوە کە هاتین وا هەستت کرد دهۆک بچووکە هیچ شتێکی لێ نییە. هەستم کرد هیچ شوێنێکی گەشتیاری لێ نییە وەک هەولێر و سلێمانی هاوینە هەواری لێ نییە بەڵام دوای ئەوەی هاتم
تا دێت جیاوازتر دێتە بەرچاو. ئێستا تۆ خۆشەویستیەکت بۆ دهۆک هەیە؟ دوودڵ بووم لەوەی بێمە دهۆک. تۆزێک لە بۆ بەروتی من پێشەوەی کە بینە ناو دهۆک گوتی من زۆر حەزم لە سلێمانی و حەزم لە دهۆکە زۆر لە سلێمانی و لە هەولێرە زۆر خۆشە. منیش سەیرێکم کردم پەلەمەکە ئێساعات بم بۆ شوێنی دیکەش ئەوێش ببینە جا ئەزانی شارەکانی کوردستان چەندە جیاواز و جوانن و تا خۆی ئەڵێت کە وا تەسەڕم ناکرد. ئێستا پێشبینەکانت پێچەوانە بوونەوە؟ بەڵێ لەمە دوا هەر دەرفەتێک هەبوو سەردانی دهۆک دەکەم. ئینشاءڵڵا. دێمە لای سد ئەڵماس کە لە نەتەوەی تورکمانە حەزەکەم لە چاوی ئەوەوە سەیری ئەزمموی کوردستان بکەین. سد ئەڵماس گەزانتیە خات ئەڵماس گەر بە من بڵێ جیاوازی ئەو شوێنە گەشتیارانەی سەردانت کردو ئەو شوێنەکە لێرە دەیبینی چی هەیە؟ گەزانتیە لاردان گیتن بڕە ئەو شوێنی کە لێرە دەیبینی چییە؟ گەزانتیە لار گۆرسان. تماما گەلمامشە من قەدەر دهۆکە هیت بۆ بیرنجی چێرادا. من پێشتر نەهات بوومە ئێرە یەکەم جارە دهۆکە بینم زۆر جوانە لەو بڕواایە نەبووم بە تایبەت کەش و هەواکی هەموو شتێکی جوانە. هەواسەدا هەواست سوخ جزار یان ئۆترماغمەز جێزماغمەز هەپسی گزاری گوێنیستەمەس پێت خۆش نییە لێرە بڕۆین؟ یۆوەڵە هەواسە نا بەڕاستی پێم خۆش نییە لێرە بڕۆین ئەو هەموو جوانیە بەجێ بهێڵم. سزەختە ئەمە بڕدا چۆخ گزار. خات ئەڵماس لە داقۆقیش بەنداوێک هەیە. بەڵام هیچ لێرە ناچێ. بڕە ئەوڵاشماس هیچ لێرە ناچێت منیش مەبەستم هەمان شتە خۆ ئەوێش بەندا و ئاوی هەیە. ئەمە جێت یانەسان سزەختان. بەس برا ئۆترەبیل گرنگی پێ نەدراوە بڕۆیتە ئەوێ هەر ئەوەنە نییە لە گەرما نەخنکیت هیچ خزمەت گوزاریکی نییە. ئینشاءڵڵە بزدەون تەمەنێدار و جۆراغن هەریێرە بەخەخ. خۆشحاڵم کە ئێرەتان بەدڵە و خۆشتان لێ دەگوزارێت. هەمیشە دڵخۆش بن. بەڕاستی دڵمان کرایەوە ئەو هەموو گۆڕانکاریە دەبینین. داگیشمە غۆڵدا ئینشاءڵڵە دایمەن گوێنس ئاچرس ئەجمعین دەردەم بەرەبەر گزم سەنسە تەمام ئەجیا لە ست ئەخلاس ئەمێنە ست ئەخلاس حەچێت ویە خاتوی خلاص لەگەڵ خاتوەڵماس قسەمان کرد ئەو گوتی ئەوەی ڕاستی بێت هەر کەسێک لە کەرکووک ژیا بێت دەزانێت کە پێشتر لە داقۆق بەنداو هەبووە ئێستا نەماوە دەمەوێت تۆ پێم بڵێیت ئەو ئەزمموی تۆ بینی لە شوێنەکانی دیکە شوێنی گەشتیاری هەند دەمەوێت بۆم باسکەیت چ جیاوازێک لە ناو شوێنە گەشتیارەکانی هەرێمی کوردستان و شارەکانی دیکە هەیە واتە چۆن گرنگی پێدەدەن فرق بين المصايف السياحية اللي موجودة أو أماكن السياحية موجودة بغير مدن وبالكردستان همينة هەرێمی کوردستان حاڵەتێکی تایبەتە واتە هەموو شتێکی جیاوازە کەش و هەواکە چیاکانی و سروشتەکەی حکومڕانی و سەرکردەکانی زۆر گرنگی پێدەدەن خەڵکەکەشی هاوکارە لەگەڵی گرنگی پێدەدەن چونکە ناوچەیەکی گەشتیاریە بۆیە هەر زۆریش گرنگی پێدەدەن لەبەر پاک و خاوێنیەکەی پێشکەوتنی تێدا دەکەن ئێمە لە ناوچەکانی دیکە هیچ پێشکەوتنێک نییە هیچ کەسێک گوێ پێ نەدات جگە لە ناوچە گەشتیارەکان دەمەوێت بۆم باس بکەیت تۆ هەز دەکەیت کە حکوومەت جۆرێک لە گرنگی پێدانی هەیە ئایا ئەو گرنگی پێدانە تەنیا بە بواری گەشتیاریە یان تۆوە گەشتیارشتی جیاوازتریش دەبینیت نەخێر نەک تەنها بە کەرتی گەشتیاری بەڵکو گرنگی بە هەموو بارێک دەدات گرنگی بە فەرمانگەکان دەدات بە شەقامەکان کۆلێژەکان بە شێوەیە کە دەیتە هەرێم وا هەز دەکەیت کە لە عێراق نەماویت و لە دەروی عێراق وێڕای ئەوەی کە ئێمان لە هەمان ناوچەین يعني هو ايش قد مسافه ايش قد بيناتنا تقريبا احنا هەمان ناوچێت تەنها 150 کیلۆمەترمان بینە بەڵام وا هەز دەکەین لە وڵاتێکی دیکەن ئێرە کەشێکی هەیە ئێمە وا هەز دەکەین کە لە ئەوروپا داین سیستمەکەشی جیاوازە زۆر خۆشە و هەر کاتێک بیتی ئێرە دەحەسەیتەوە کاتێکیش دەگەڕیتەوە لە خۆت دەپرسیت ئەرێ ئێمە لە عێراق بووین بنترجعين المحافظة تقولين ها احنا كنا بالعراق من تلفزيون کاتێک کوردستان 24 ئێوەی میوانداری کرد ئێوە لەو میوانداریە سڵتان نەکردەوە ئێستا گەر لە شوێنێکی دیکە میوانداری بکرێن دوودڵ دەبیت تۆ هاتی و هەردوو کچەکانیشت لەگەڵ خۆت هێناوە ئەوەی ڕاستی بێت ئەمە جاری یەکەممە دێما دهۆک حەزم کرد ببینم بزانم وایە وەک باس دەکرێت یاخود نا بەڵام بینیم لەوەش جوانترەکە لەبارەی و دەوترا واتە ئەوەی بۆیان گێڕایەوە ئەوەی بینی دوشتی جیاواز بوو بەڵێ هەمیشە دەهاتم دەیانگوت دهۆک زۆر خۆشە شوێنی گەشتیاریەکانی چیاکانی ئاوەکەی و لە واقعدا لەوەش جوانتر دەچووکە باسییان بۆ دەکردی وا هەست دەکەی کە ئەو جیاوازیە تەنها لە دهۆک بەدی دەکرێت یان لە هەردوو شارەکەی دیکەی هەرێمی کوردستان ئەو جیاوازێ هەیە صبح بەربیل هەمچن نەخێر هەولێری زۆر خۆشە بەڵام دهۆک زیاتر سەوزاییەکی و
چیاکانی جوانترە. واتە سروشتەکەی طبيعتها كلش سروشتەکەی زۆر جوانە واتە شتێکی جیاواز. هاي التجربة اللي انتم تشوفوا ئەو ئەزمموی ئێوە بە چاوی خۆتان دەیبینن بەڕای ئێوە چۆن دەتوانرێ بگوازرێتەوە شارەکانی دیکە للما باقي مدة والله ئەوەی ڕاستی بێت من لەو باوەڕەدا نیم ئەمە بگوازرێتەوە. بەڕاشکاوانە من باوەڕ ناکەم پارێزگاکانی دیکە بتوان بە هەولێر و دهۆک بگەن. نەخێر لەو باوەڕەدا نیم. ئەی ئێستا ئێمە لە سەروبەندی هەڵبژاردن داین. إن شاء الله إحنا نتأمل إحنا نقول نتأمل ئینشاڵڵا هیوادارین ئێمە دەڵێن هیوادارین سیاسەتمەداران بەرەو پێشچوون لە پارێزگاکانمان بکەن چ کەرکووک چ بەغدا و هەر پارێزگایەکی دیکەی باشوور هیوادارین بەرەو پێشچوون بکرێت و بەم شێوەیەش جوان و خۆش بن کەس خۆزگەی خراپ نەخوازێت. ئەمە وڵاتی ئێمەیە بۆچی ئێمە لە بەردەم جیهان جیاواز بین. ئێمە گەشتیارمان هەیە و وڵاتی خۆمان هەیە. ئێمە چه جیاوازێکمان هەیە لەگەڵ وڵاتانی دیکە. لە باشوور بەغدا پێشتر شارێکی خۆش و جوان بوو. ئێستا بەغدا زۆر فرامۆش کراوە. هسه بغداد كلش هامليها. صحيح مدن اللي بيها ميناء وبيها بحر دائما تكون فتشي لەو شارانەی کە ئاویان زۆر و ڕووباری پێدا دەڕوات بەردەوام بەرەو پێشچوونی لێ دەکرێت. لەوانەیە هەندێک جار میوانی بەسڕەمان بۆ بێت بەڵام تۆ وەک هاوڵاتێکی عێراقی خەڵکی شاری کەرکووک هەست بە خەڵکی بەسڕە دەکەیت لە کەرکووک دادەنیشیت هەست بە بەغدا دەکەیت دەبینیت سامان هەیە بەڵام قازانجی نییە. كركوك تحسب بغداد فتشوف الأكل ثروة بس ماكو فايدتها ماكو إعمار ماكو لا إعمار. ئاوەدانکردنەوە نییە هیچ کەسێک نییە گرنگی پێ بدات بەڵام لێرە لە هەرێم وانە و جیاوازە بەڕاشکاوانە بڵێم زۆر گرنگی پێدەدەن. ئاوەدانکردنەوەیان شەقامەکان وەرە سەیری شەقامەکانی ئێمە بکە چەند ماندووە. ئەمە ڕاستی و ئێمە نەهاتوینەتە ئێرە بۆ ئەوەی مجاملە بکەین. ئێمە جیاوازیەکە لە ئاسمانەوە بۆ زەوی بینمانە. شفنا الفرق من السما للقاع الصراحة. ئێمە و ڕێگەیەمان بینی کە لە هەولێرەوە دێتە دهۆک ڕێگەیەکی نێودوڵەتیە هەر کەسێک دەتوانێت لەناو ئۆتۆمبیل بخەوێت. عبالك خارج. هەر بەڕاستی وا هەست دەکەی لە جەرەوەی بچۆ سەیری پارێزگاکانی دیکە بکە و شەقامەکانیان ببینە. هەندێک کەس پێم دەڵێت دەتوانێت لە کاتی لێخوڕی لە ناوەڕاستی شەقام سناپ بکات لەبەر ئەوەی ئۆتۆمبیلەکە نالێرێتەوە تاسە نییە. ڕاستەیرە ناوچێکی شاخاویە بەڵام سەیری شەقامەکانی بکات چەندە نەرم و ڕێک و ماشەڵڵا چەند جوانن واتە هەر بەڕاستی هەر کەسێک بێت ئێرە چێژی لێوەردەگرێت. ئێمە لەسەر چیای زاواین ئێستا یەکێکە لە پرۆژە گرنگەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کە لەسەر چیای زاوا ئەم شوێنە گەشتیاریە دروست کراوە بۆیە میوانەکانم هێنایە ئێرە حەزەکەم هەستی ئەمان بزانم کە چییە لەسەر ئەم چیایە و ئەم خاتونم لەگەڵ خۆمە ناو تایرەوەکانی دیکە مەشغوڵی وێنەگرتنن بێگومان. منانی گرێتەوە دیکم على جبل وەسەویکم سورپرایز. لە سەرەتاوە کە پێم گوتن دەتان بەمە سەر چیا و سورپرایزتان بۆ دەکەم. ئێوە پێشبینی ئەوەتان دەکرد وابێت؟ قولي لي إحساسك شنو من شفتي هيجي مكان پێم بڵێ هەستت چۆنە کە لێرە ئەم هەموو سۆزاییە دەبینیت لەسەر چیا و هەموو شاری دهۆکت لێ دیارە. بەڕاستی باوەڕم نەجەکرد هەر لەو کاتەوە دەرچوین و هاتین ئێرە باوەڕم نەجەکرد دێنی ئێرە و ئەم دیمەنە جوانانە دەبینین هەموو دهۆک لێرەوە دەبینم جوانی سەوزایەکی زۆر شێتانەیە ئێمە پێشبینی بینینی چایەکی لەو شێوازەمان نەدەکرد زۆر سەرنجڕاکێشە. من شفتی دخلتی لەو کاتەوە هاتینە ناو دهۆک هەر باز لە جیاوازیەکان دەکەن کاتێک ئەو ئاوەدانکردنەوە بەرەو پێشچوونەی کوردستان دەبینن چه هەستێکتان هەیە بە تایبەت کە تۆ ئەو ڕێگەیەت بینی کە پێی داهاتین تا گەیشتینە ناو شار. من طريقاني جبت طبعا من أربيلجان وشفتي طرق حتى داخل المدينة. اي والله شفنا بەڵێ بینیمان یەکەم شت پاک و خاوێنیم بینی پاک و خاوێنی سەری هەموو شتێکە پاک و خاوێنی پلەیەکە ئاوەدانکردنەوە ماشاڵڵا پێشکەوتنی بەخۆی و بینی و بەردەوامە دیمەنەکان سەرنجڕاکێش و دڵڕفێنن هەموو شتێک سروشتیە واتە ئەوەی لە ڕاستیدا دەبینین زۆر جیاوازە لەوەی لە وێنەکاندا دەیان بینین من پێشتر بەنیاز بووم بچمە لای کە سوکارم لە ئەنبار. زۆر باشە واتە تۆ دەدویست بچیتە شارێکی دیکە للجنوب. أخويا يعني يريد يعرس فمن الله يبارك. زۆر سوپاس کاتێک پێتان گوتم وەرن با بچین بۆ دهۆک سەردانەکەم دواخست و هاتم بۆ ئێرە. دعوة جيت هنا يعني كنسلتي العرس واتە بەشداریکردنت لە ئاهەنگی هاوسەرگیریەکە دواخست و هاتیتە دهۆک. لا ما يزعلون. ئایا شانی ئەو بوو سەردانی ئەوێ بە گەشتی ئێرە بگۆڕیتەوە؟ يعني على تەنها بۆ ئەوەی تۆ گەشتت بۆ دهۆک ئەنجام بدەیت و ببینیت؟ من تروحين
من دەمەوێت تۆ پێم بڵێ دوای ئەوەی کە ئەو شتانەی لێرە بینیت چه هەستێکت لا دروست بووە بە دڵنیاییەوە ئەوە تۆ لێرەیت بینیوتەوە بۆ ئەوانی دیکەی دەگوازیتەوە. أنصحهم يجون هنا، أنصحهم يجي يزورون ويشوفون. أنا صورت لهم بس لا يجون هنا بنفسهم يشوفون الطبيعة والمناظر اللي تخبل، نظافة، ترتيب الأعمار كلها. أنصح كل واحد يجي يزورها. با کەمێ باسی ئاوادانکردنەوە بکەین. تۆ چەند جارێک لە قسەکان ئاماژەت بە ئاوادانکردنەوە کرد؟ ماشاڵڵا ئەوە خۆشترین شتە کاتێک ئاوازانکردنەوە دەبینیت واتە بەرەو پێشچوون لە وڵات هەیە بە تایبەتی لە کوردستان. ئافرین بەڵێ دەرونی مرۆڤ لەوە دڵنیا دەبێتەوە کە ژیان بەردەوامە کاتێک دیمەنی و سۆڵزایی دەبینی دەرونی مرۆڤ دەکرێتەوە نیگەرانی و ڕاڕایی دەڕوێتەوە. تسلمین. سەلامەت بیت. ئێمە لە کەناڵی کوردستان 24 حەزمان کرد ئەزموونی کوردستان لە ناوخۆی شارەکانی کوردستانتان پێنیشان بدەین. سەردانێکتان بۆ ئەم شوێنانە ڕێک بخەین. لەبارەیانەوە زانیاریتان پێ بدەین. بەر لە چەند ساڵێک سەردانتان کردووە بەڵام ئێستا بە چاوی خۆتان دەیبینن. کە بەر لە چەند ساڵ چۆن بوو ئێستاش چۆنە؟ ئەگەر ئێستا لێ بپرسم تۆ هیواخواز بوویت ئێستا کێت لەگەڵ باە لێرە؟ بەڵێ کە سوکارەکەم بۆ ئەوەی بەهاتبان بە چاوی خۆیان بیان دیتبایە بیان گوتبایە تۆ ڕاست دەکەی. ئێمەش جارێ ئاهەنگا و سەرگیریەکە ناکەین و سێریم سروشتە جوانە دەکەین. ئەگەر ئێستا ئەو ئاهەنگی هاوسەرگیریە لێرە باە زۆر خۆشتر نەدەبوو وایە؟ تۆ دەچیتەوە و باسی ئەو چەند کاتژمێرەیان بۆ دەکەی کە لەگەڵمان بووی لێرە. من حەزم کرد لە ئێوە گوێبیز بم و لە دیدی تۆوە سەیری دیمەنەکانی دهۆ بکەم. منیش وەک ئێوە زۆرم حەز لە دهۆکە. زۆر سەلامەت بیت ئێوە درێغیتان نەکردووە. سەلامەت بیت. ئینشاڵڵا بە دڵنیاییەوە دواگەشتمان ئێرە دەبێت. دەمانەوێت شوێنێک هەڵبژێرین بۆ ئەوەی کاتێکی زیاتری لێ بەسەر ببین و وێنە بۆ خۆتان بگرن ببێتە یادگاری لەلاتان. ئینشاڵڵا ئێمە لە یاد ناکەن. ئینشاڵڵا کوردستان لەبیر ناکەن و کوردستان 24 و منیشکە لەگەڵ ئێوە بووم لە یاد ناکەن. هیوای هەموو شتێکی باشتان بۆ دەخوازم. نامەوێت کاتی زیاترت لێ بگرم چونکە جەماعەت خەریکی وێنەگرتنن تۆش لەگەڵ هاوسەرەکەت وێنە بگرە. فەرموو. اتفضل. لە دهۆکی ڕەنگینەوە لە بەرنامەی ئەزموونی کوردستان ئەمڕۆ لەگەڵ ئەو میوانانەی کە لەگەڵ مابوون جوانترین و خۆشترین ساتەکانمان بەسەر برد. هیوادارم کە میوانەکانم هەروەک چۆن خۆیان باسییان لێوە کرد کە ئێرە وا لە دڵیان چەسبیوە کە ئەگەر بشڕۆنەوە دووبارە دێنەوە سەردانی ئەەکەن و تەنانەت بەو دۆست و کەس و خۆشەویستانەشیان دەڵێن کە لە چ شوێنێکی خۆش لە کوردستان بوونە بە هەمان شێوە ئێوەی ئازیز و خۆشەویستیش قەدری کوردستانە جوانەکەمان بزانن. کوردستانمان زۆر ڕەنگینە با ئەرزشی ئەم کوردستانە لە دەست نەدەین و پابند بین بە هەموو ئەو شتانەی کە پەیوەستمان دەکات بە کوردستان و بە پاراستنی کوردستانەوە.